سڵاوتان لێبێ. پاش نیوەڕۆی ئەمڕۆ شەڕەتەقە لە نێوان دوو بنەماڵە لە دوو گوندی سەر بە پارێزگای دهۆک ڕوویدا و بەپێی زانیاری سەرەتاییەکان چەند کەسێک کوژران و بریندار بوون. دەوترێت برایەکی پارێزگاری دهۆک لە ناو بەرکەوتوەکاندایە. بەوتەی شایەت حاڵەکان ڕووداوەکە بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە بووە، بەڵام بەرپرسانی تەندروستی و پۆلیس هیچ ئامارێکیان نەخستە ڕوو لەبارەی ژمارەی کوژرا و بریندارەکانەوە. لەسەر ئەو هەواڵانەی کە ڕۆژانە لەسەر ڕەوشی کوردانی خۆرئاوای کوردستان بڵاو دەکرێنەوە، مەسعود بارزانی نامەیەکی ڕەوانەی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەیی کرد و داوای لێکردن لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە ڕاستی ئەو هەواڵانە پێکبێنرێت. لە نامەکەدا کە یەکەم ڕۆژی جەژن نردوویەتی مەسعود بارزانی دەڵێت ئەگەر ئەو هەواڵانە ڕاست بن کە هاوڵاتی و ژن و منداڵی کورد لە ئەژێر هەڕەشەی کوشتن و توندوتیژیدا بن، ئەوە هەرێمی کوردستان هەموو توانەکانی دەخاتە گەڕ بۆ بەرگریکردن لە ژن و منداڵ و هاوڵاتی کورد لە ڕۆژئاوای کوردستاندا. سەرۆکی پارتی گەلی کۆماری ئۆپۆزیسیۆن لە تورکیا خۆی ئامادە دەکات بۆ سەردانیکردنی عێراق دوای کۆتایی هاتنی پشووی ژەژنی ڕەمەزانی پیرۆزدا. پارتی گەلی کۆماری لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە مایک لیژدار ئۆغلۆ بانگهێشتی لەلایەن ژمارەیەک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پێگەیشتووە بۆ سەردانیکردنی ئەو وڵاتانە. ڕوونیشی کردەوە بڕیار بوو ئۆغلۆ بچێتە میسر، بەڵام بەهۆی ڕەوشی ئێستای ئەو وڵاتەوە سەردانەکەی دواخستووە. ڕێکخراوی چاودێریکردنی مافەکانی مرۆڤی سووریا کە بارگەکەی لە لەندەنی پایتەختی بریتانیایە ڕایگەیاند تەنها لە مانگی ڕەمەزاندا 4500 کەس لە سووریا کوژراون کە لە ناویاندا 302 منداڵ بوونیان هەیە. ڕێکخراوەکە ڕایگەیاند لەو ژمارە کوژراوە 1386 هاوڵاتی مەدەنی بوونیان هەیە، ئەو کات 302 منداڵیش لە ناو کوژراوەکاندا بوون. بە پێی هەمان سەرچاوە لە ناو کوژراوەکاندا 62 سەربازی جیابۆوە لە ڕژیمی سووریا و 1172 هاوڵاتی مەدەنی بوونیان هەیە کە چەکیان لە دژی ڕژێمی ئەسەددا هەڵگرتووە. حکوومەتی ئوردن ڕێگەی بە ئەحمەد جەربای سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی سووریادا لە ڕێگەی خاکەکەیەوە بچێتە شاری دەرعا و نوێژی جەژن لە یەکێک لە مزگەوتەکانی شارەکە ئەنجام بدات. جەربا بۆ ماوەیەکی کورد سەردانی شارۆچکەی تەلشەهابی کرد و لە سەردانەکەشدا ئەحمەد نیعمە سەرۆکی ئەنجومەنی سەربازی ئۆپۆزیسیۆن هاوڕێیەتی دەکرد. عەلی خامنەیی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران هۆشداریدا لە سەرهەڵدانی شەڕی ناوخۆ لە میسر و ڕایگەیاند داواشی لە بەرپرسان و گەل و کەسایەتیە سیاسی و ئاینیەکانی میسر کرد درک بە مەترسیەکانی ئەو وڵاتە بکەم. لە وتێکدا کە بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە پێشکەشی کرد، خامنەیی ڕایگەیاند ئەگەری هەڵگرستانی جەنگی ناوخۆ ڕۆژ بە ڕۆژ لە میسر ڕوو لە زیادبوونە و ئەگەری کارەساتێکی گەورە لەو بارودۆخەی ئێستای میسر دەکرێت. شاد و بەختەوەر بن.